سپیکردنەوەی ددان بە لەیزەرێکێکە لەو ڕێگە چارە جوانکاریانەی کە بۆ هاونیشتیمانیان ئەنجام دەدرێ و زۆر کەس پرسیاری هەیە دەربارەی کوالیتیەکەی دەرەنجامەکانی ئەو تەمەنی کە دەتوانیەوەی بکەن. بە خۆشحاڵیەوە بە هەوڵ و ماندووبوونمان لە یەکێک لە بەناوبانگترین کۆمپانیا جیهانیەکان دەربارەی ئەم باسە زانیاریمان وەرگرتووە و پزیشکیەشی ددان وردەکاری ئەم تەکنیکەی فێری من کردووە کە پزیشکی ددانی ئەستێرە و مەلیکە جەمالەکانی لوبنانە یان شاجوانەکانی لوبنانە. کواڵیتی لە بازاڕدا زۆر زۆرە بە پێی نرخەکانی جیاوازی هەیە لە باش و لە خراپە. ئەمەی کە من بۆتان باس دەکەم کواڵیتیەکەی سەری سەرەوەیەتی کە بە زووم ناسراوە و بەرهەمێکێک لە کۆمپانیا ئەمریکیە بەناوبانگەکانی جیهانە. شێوازی کارەکە لە ڤیدۆکەدا دەبینن کە پاش ئەوەی ددانەکان جا دەکرێتەوە و لێو دەپارێزرێت و چاویلکەی پارێزەر بۆ چاوی ئەو هاوڵاتیە بەکار دەهێنرێت دەست دەکرێت بە کارەکە. کارەکە بە شێوەیەکی گشتی کاتژمێرونیوێک دەخایێنێت لە کلینیکی پزیشکی دداندا و پاش ئەوە دەرمان دەدرێت لە ددانی هاونیشتیمانی یان چارەخواست بۆی کە ددانەکانی تووشی هەستیاری نەبێت. بە شێوەیەکی گشتی سپیکردنەوەی ددان دەکرێت لە پاش تەمەنی 14 ساڵیەوە بکرێت. دووشت هەیە یان دوو کەسەیە کە ناتوان سپیکردنەوە بۆ ددانەکانیان بکەن کە کەسێکیان بریتە لەو خانمانەی کە دووجانن و دووهەمیشیان بریتە لەو بەڕێزانی کە بۆ خۆیان هەستاریەکی زۆری ددانەکانیان هەیە. جگە لەمانش ئەو بەڕێزانی نەخۆشی زۆری پووک و نەخۆشی زۆری ددانەکانیان هەیە باشترە کە یەکەم جار ئەوە چارەسەرکەن اینجا سپیکردنەوە بۆ ددانەکانیان بکەن. مانەوەی کارەکە ئەگەر بەو پرۆتۆکۆلە بێ کە ئەمە بە شێوەیەکی زانستی بۆیان دەکەین و هاونیشتیمانی و چارەخواست بەگوێمە بکە هەتایە دەمێنێتەوە. ئەگەریشنا بەلایکەمەوە 6 مانگ هەتا ساڵێک دەمێنێتەوە. بەڵام وەک بۆم باسکردن ئەگەر لەسەر پرۆتۆکۆلی ئەمە بڕۆن هەتایە بەرگە دەگرێت. ئەم نمونەی کە ئێستا دەبینن چارەخوازێ بوو سەردانی ئەمەی کرد بۆ سپیکردنەوەی ددانەکانی و وێنەی پاشەوە دەرەنجامی کارەکەیە. ئەوە دەرەنجامی یەکسەری کارەکەی و پاش 48 کاتژمێر دەرەنجامەکە جوانتر و جوانتریش دەبێت. بە هیوای زەردەخەنەیەشی جوان و تەندروست بۆ هەمووتان.